بە بۆنەی ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیماوە لە شاری سلەیمانی سیمینارێکی زانستی ئەنجامدرا. جیاواز لە ساڵانی ڕابردوو بڕارماندا کەوا سیمینارێکی زانستی پێشکەش بکرێ بۆ ئەوەی کەوا بزانرێت نەخۆشی تالاسیمیا چییە، هۆکاری بڵاوبوونەوەکەی چییە، ڕێگەکانی کۆنتڕۆڵکردنی چییە و چۆنە. سیمینارەکە جگەل لە پزیشکان و پسپۆڕان و لایەنە پەیوەندیدارەکان هەروەها منداڵانی توشبوو بە نەخۆشی تالاسیما و کە سوکاریان ئامادەی بوون ئەوان باز لە کۆژانەکانی منداڵە نەخۆشەکانیان دەکەن. نەخۆشی تالاسیمامەیە نزیکەی 22 ساڵە وەڵای ژیانمان ناڕەحەتە بەڕاستی لەبەرەوەی دایم دەخەمی ئەم نەخۆشانە ماڭانە جارێ دووجار سێجار بەلایانی کەم خوێنیان تێەکەین ژیانمان بەڕاستی ناڕەحەت. مناڵانە نەمردوون ئێمە خاوەنیشیان مردووە بەدەستیانەوە بەدەست عەسەبیانەوە بەدەست نەخۆشیانەوە لەمان یەکە ئێمە لەمان یەکە دووجار خوێنیان تێەکەین. ئەم نەخۆشانە قورس و گرانیان هەیە ماینەر و مایجەریان هەیە تەبەن مایجەرەکەیان قورسەکەی هەر زۆری لاکین بەدەستیانەوە. ئەنجا داواکارین لە حکوومەت هاوڕێکیان لێ بداتەوە ئایا بە چارەسەری چاندنی مۆخ چاندنی خوێنیان ئاواتمانەوەیە. پزیشکانی تایبەتمەندی نەخۆشیەکانی خوێنیش ئاماژە بە هۆکارەکانی ڕێژەی بەرزی نەخۆشیەکانی تالاسیما دەکەن لە هەرێمی کوردستاندا. ئەوەی بۆ ماوە دەگوازرێتەوە لە باوانەوە بۆ چەکە. لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن نەخۆشیەکە ناڵێن ڕووی لە زیاد بووینە بەڵام طبیعەتی هەرێمی کوردستان وایە بەرپشتێنەی سەلەسیمیا کەوتووە کە لەو دانیشتوانانەی گۆی زەوی کە لەسەر پشتێنەی سەلەسیمیان نزیکی لە دەریای سپی ناوەڕاستەوە سیفەتی هەڵگرتیاندا زۆرە لە کۆمەڵگەی ئێمەشدا لە سەتا 4.5 کۆمەڵگا ئەتوانین بڵێن هەڵگری نەخۆشی سەلەسیمیایە ئەمەش ئەتوانین بڵێن نسبەتێکی زۆرە ئەمە وای کردووە کە لە ڕابردوودا ژمارەیەکی زۆر نەخۆشی سەلەسیمیامانەوە بەڵام بەپێوە پلانانەی کە ئێستا خێرەوە ئەکرێت لە پشکنین پێشا و سەرگیری لە پشکنین پێش لەدایکبوون هەروەها لە دەرسکردنەوەی ئاسیۆسیاری کۆمەڵگە سەبارەت بە نەخۆشیەکە توانراوە ژمارەی نەخۆشان لەدایکبوانی نوێ بە سەلەسیمیا بە بەرچاوی کەم بکرێتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.